ڕۆژی داناوە و کردەوەکەیشی بە باشترین کردەوە داناوە. و لەمە زیاتر خوای متعالە فەرمێ واذكروا الله في أيام معدودات. أي پیغمبری خوا صلی الله علیه وسلم با ئومەتەکەت بڵێ با ذکری یادی خوا بکەن لەو ڕۆژانەی کە دیاری کراوە بۆیان، بەڵام بە زۆر یادی خوا بکەن. علەمایان دەفەرمن ئەو ڕۆژانەی کە دیاری کراوە لە تەفسیریدا ئەفەرمێ معلومات یا معدودات لە دوو ئایەتدا هاتووە، هەردووگی مەبەستی ئەم دە ڕۆژەیە. واتە خوای متعال داوامان لێ ئەکا کەچی ذکر و یادی زیاتر بکەین لەم ڕۆژانەدا، چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حەفسەی گێڕێتەوە فەرمێ كان يصوم هذا العشر النبي صلى الله عليه وسلم. أفرمي بيغمري خوا صلى